بەداخەوە لە ساڵی 2024 بەشێک لە نووسەران و ئەدیبان کۆچی دواییان کرد و بەشێک لە نووسەر و ئەدیبانە لە پێکاتە جیاوازەکان لە نێو شاری کەرکووکا بوون و لەگەڵەوە شابینین کە هەندێک جار هەیە لە ڕێگەی مەراسیم یاخود لایەتکردنەوەکانە باسی بەشێک لەم نووسەر و کەسایەتیە دیارانە ئاکرێت لە کەرکووکی مەراسیمێک ڕێکخرا بۆ چوار لەو قەڵەمە جوانانەی کە خزمەتێکی زۆریان بە ئەدەبیات کردووە و لە پێکاتە جیاوازەکانی شاری کەرکووک بوون و بەداخەوە لە ساڵی 2024 کۆچی دواییان کردووە. أعلام فقدناهم في العام الماضي بسبب المرض والتهميش الذي ما زال. یادی سەرنووسەرێکی شارەکەمان دەکەینەوە، سەرنووسەرێکە بەهۆی نەخۆشی و هاوکات پراوێستخستنیان لەلایەن دەسەڵاتەوە کۆچی دواییان کرد. کەرکووک لە ساڵی 2024 چوار کەڵە نووسەری دیاری لەدەستداوە. لە دەستدانی ئەو کەسانە خەسارەتێکی گەورە بوون بۆ ڕۆشنبیری لە شاری کەرکووک کە ڕۆشنبیری کەرکووک خۆی لە خۆیدا هێمای ڕۆشنبیریە بۆ سەرتاسەری عێراق. وما قدموه من خدمة للثقافة العراقية وخاصة الثقافة الكركوكية التي أصبحت رمز من رموز الثقافات العراقية. كان لهم دور كبير في المجتمع الأدبي التركماني والكردي والعربي والمسيحي. ئەو نووسەرانە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە خزمەتکردنی کایە ئەدەبی و ڕۆشنبیریەکان لە کەرکووک. ئەوان خزمەتی ڕۆشنبیری شارەکەیان دەکرد بەبێ جیاوازی و هەنگاوەکانیشیان بۆ بەرەو پێشبردننی ڕۆشنبیری هەموو پێکاتەکان بوو بە کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشووریەوە. کۆچی ئەوان خەسارەتێکی گەورە بوو بۆ کەرکووک، بەڵام ئەو بەرهەمانی بە چاپیان گەیاندووە وەکو سامانێکی نیشتیمانی بۆ کەرکووک دەمێنێتەوە. والتعايش السلمي كردا وعربا وتركمانا ومسيحا. كل واحد من هذه الشخصية ضحية. طبعا كان متدينا إلى يوم وفاته كان معنا في دولة فاشلة جدوى منها، هذه نقولها علنا وبلا ئەمانەوێت وەکو ئەرشیفێک ئەو شتانە لای خۆمان گلدەینەوە و بیکەینە ئەرشیفی ئەوەی کە مەسەلەن ئەمانە نەمر بن لە ناو شارەکەی خۆیانە هەر بمێننەوە. دوجار ئێمە هەمومان لەم شارەیە بۆ ئەوە هاتوینە خزمەت بەم شارە بکرێتن بە کەلتور و بە ڕۆشنبیری ئەم شارە بکرێتن. ئێتر پێویست ناکا لێرانە من بڵێ من کوردم و ئەو بڵێ تورکمانە ئەو بڵێ عارەبە. ئێمە لە کاتێکا جۆ لە نووسەرێکی تورکمانەگرین ئەگەر لێشی تێنەگەین بەڵام ڕێز لێنانێکە بۆ ئەو دەقەی کە نووسەتی بۆ ئەم شارە یا من کە بە کوردی ئەنووسم ئەوە ڕێزلێنە کە جۆمدی ئەگرن ڕێزلێنانێکە بۆ ئەوەی کە ئێمە نەتەوەکان ئاشتەواین و ئێمە پێکەوە ژیان لێرە بە معنای کەلیمە پێکەوە ژیان هاتووەتە دی. ئەم نووسەرانە نووسەر و شاعری لیمەتی شاری کەرکووک بوون. لە ڕاستیە چوونیان لە دەست ئێمە چوو. شاری کەرکووک بەوانەوە جوان بوو لە ڕاگەیاندنە لە نووسینە لە تێکەڵبوون بە هاوڵاتیان و بە خەڵک و گوێگرتن و جێ شانازی بوون. بەڕاستی جێی داخە ئەمانە ئێمەیان جێهێشت کەلێنێک بوو لە ئێمە پڕ نابێتەوە زۆر بە ئەسەم شاری کەرکووک ئەم کەسانەی لە دەستەچێت بۆ ئێمە شتێکی قورسە زۆر بە ئاسانی پڕی ناتوانین پڕیکەینەوە کاتی ئەوێت.